ئەگەرچی تەمەنی هونەری شانۆ لە هونەری جوان لە ناو ئێمەی کورددا زۆر نییە، بەڵام شانۆکارانی کورد بە دڵسۆزی و خۆنەویستی نەخشی گەورەیان هەبووە و بەرهەمی جوان و شیا و شایانیان نمایش و پێشکەش کردووە. شانۆکارانی کورد لە فستیڤاڵ و دیدارە شانۆیەکان لە ناوەوە و دەرەوەی کوردستانیش لایەنێکی دیار بوون و توانیویانە خەڵاتی گرنگ و گەورە بەدەست بهێنن. ئەگەرچی ساڵانێکە قەیرانی دارایی و ڕوودا و پێشهاتە نەخوازراوەکان لەسەر سنگی هەمووان چۆکیان داداوە، بەڵام چراخانی نمایشە شانۆیەکان لەلایەن شانۆکارانەوە هەر ڕۆشن و گەشاوە و بەردەوام بووە. لە یادی سە ساڵەی یەکەم شانۆ لە هەولێر ئەمێ و زانیارەتان بخەمە بەردەست کە ئێستا لە هەولێری پایتەختە هۆڵێکی گونجاو نییە بۆ شانۆ. هۆڵی گەل ساڵانێکی زۆرە تێک دراوە بە مەبەستی بنیادنانەوەی هۆڵێکی مۆدێرن کە چەند ساڵە کارەکانی ڕاگیراوە. هیوادارم بەڕێز پارێزگاری هەولێر کاری جدی لەسەر ئەوە بکە. و لە 2 ساڵی ڕابردووە تەنها یەک شانۆگەری لە شاری هەولێران نمایش کراوە کەویش لە ساڵی 2020 بووە. سەرانسەری ساڵی 2021 یەک شانۆگەری لە هەولێر پێشکەش نەکراوە کە ئەمە من دڵنیام کە تەرخەمەکە لە هونەرمەندانەوە نییە. بۆیە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لەم قۆناغەدا پاڵپشتی گشتکایەکانی هونەری بکات بە شانۆشەوە هەروەکو لە پێشودا کردوویەتی، بەڵام ئێستا وەک پێویست نییە وەجێی خواست و ئاواتی ئێمەی هونەرمەندان نییە و لەگەڵ ئەو هەموو بەهرە و فکرە هونەرێک کە هەیە یەکان گیر نابێتەوە.